استوديۆمان هەیە ڕۆوان تو هەست لە گوێگرتنی میوزیکە دەسەر باشەکەواتە لەم تەوەرەی پرۆگرامەکەمانە گوێمان لە میوزیکی شەبێت میوانداریمان کردووە لە بەهرەمەندێک کە گەرمیان هێرش وەکو میوزیسیان واروەها باس لە نوێترین کارە هونەریەکان و ئەزمموی کاری هونەری ئەکات کە گەرمیان سڵاوە لێ بەخێر بێت سەرەتا باسێک لە ئەزمموی کارە هونەریەکەت بکەین لە کێوە دەستت پێ کردووە؟ وەڵاهی من کاتی خۆی لە مناڵیەوە یعنی لە تەمەنی تقریبا 10 ساڵ 11 ساڵ لە ڕێکلامێک لە تەلەڤیزیۆن نبینیم دەورەیەکی مۆسیقا عەرض دەکرا بۆ خەڵک بێ فێر بێ ئیتر خۆم ڕاستی حەزم لێ نەبوو ئەو کاتە نەوەزانی مۆسیقا چییە بەستر ماڵەمان بینی وتی بڕۆ تاقی کەرەوە بزانم شتانە چییە ئیتر مانگە ڕۆشتم بۆ مانگە زۆر حەزم لە مۆسیقا دایکت باوکت دایکم باشە تاقیکردنەوە ڕۆشتی سەرەتا هەروە هیچم لێ نەئازانی هیچ ئیتر گیتارێکی پشکۆلم کڕی بوو خولی هاوی نەبوو؟ خولی هاوی نەبووە ڕێک دێ مەکتەب ئیتر ئەمە وای کرد کە گەرمیان حەزی بۆ ئەمەری گیتار ئەوەڵا بەو مانگە زۆر حەزم لێ کرد ینی زۆر حەزم لێ کرد ئیتر بە دوای ڕۆیشتم تقریبا ئیتر چەند ساڵە تقریبا 16 ساڵە بەر خەرێک مەسا دەست باش دەکەم جار چوم دووسێ دەورم خوێن بە هەمووی تقریبا 2 مانگ شتە بیسیکەکان فێرم زۆر بیسیکەکان بە کلاسیکال گیتار تر دوای وازمە دەورەیە خۆم فێر کرد سەیری ڤیدیۆمە کرد کتێب وشتمە کڕی خۆم لەسەری ئیتر دوای دەستم کردە کلاسیکال دوای دەستم کرد بە گیتارەکانی تر اینجا بیس گیتارم کڕی تاقیم کردەوە ئەوم فێر کرد ئەکۆستیکم کڕی و ئاخر دادم سەر ئەلکتریک گیتار دەستە خۆش بێت زۆر باشە بکە هەرچەنە لە خوێندنەکەشتەوە زۆر دوورە بەڵام هەر بەردەوامی لە کاری هونەری و ژەنیارێکی زۆر باشی باسی خوێندنەکەشمان بکەیت وەڵا خوێندنەکەم زیاتر بزنسمە خوێن بەس خۆم حەزم لە هونەرە جوانەکەم و بەس ئەوە بۆ ڕێک نەکەوە بڕۆیشتم بڕۆم بۆی بس لەگەڵ بزنسەکە هەر دامەش لەو لایەوە هەر خەریک بووم بۆ مۆسیقا قەت نەوەساوم قەت ئیتر زیاتر من بڵێن زیاتر مەتڵ و ئەم هێڤی مەتڵ ئەسفەکەم تەکنیکە جیهانیەکان چۆن بوو ئەو ڕێچکەیەت هەڵبژاردووە؟ ئەوە یەکەم جار گوێم لە گۆرانی کوردی زیاتر ئەگەر چکە تازە فێرم هەر ئەوانە بەردەست بوو کاتی خۆی ئیتر مۆبایلێکی بچووکم پێ بوو MP3 شتەکانی تیا بوو هەنە گۆرانی ئینگلیزیم دابەزان هی مەتڵ چیوە ئیتر کە یەکەم جار گوێم لێ کرد زۆر حەزم لێ بوو وتم ینی وتم ئەبێ بەس ئەوە عەچکەم ئەبێ فێر بم تر بۆ ئەو کاتەم زۆر قرس بوو ئیتر لەگەڵ یا ڕۆیشتم هەر گوێم لێ کرد ئیتر ڕەفیق قورسەکانیشم بڵێن ئەمانیش هەر حەزان لەوانە بوو ئیتر پێکەوە خەریکی بووین ئەمەری گیتار ئەمریکی جیهانیە چۆن کە ژەنیاری ئامەری گیتاریت ڕۆحێتێکی کوردیانەیەکی بەبەرە لە کاتی ژەندنە وەڵاهی بۆ تاکو ماوەی ئاخریش ئەلکتریک گیتار ئەمانە زۆر کەم بەکارهێنرا بڵێن بۆ گوارانە کوردیەکان چکەم نوع گیتارانە خاصەتەن زیاتر بۆ لەگەڵ بڵێن غەربی ئەوانە زیاتر بەکاریە بەس ئیتر هەنە باندوشت پێیا بوون باند و گروپ و بەرەو نەریمان بابانەسا ئەلکتریک گیتاری خۆشی تیا سۆڵەکانی خۆشە تر بۆ ئەوانە بەکارهێناوە ئەلکتریک سە زیاتریش بەکاریە خەڵک شتی کوردی پێ ئەسفەکە دووەمان زۆر باشە کات گەرمیان ئاماژەت بەوە کرد لەوەی کە سەرەتا ڕۆژیتە خولێک بەڵام دوای واسەناوە خۆت هەوڵت داوە فێربی کەواتە ئەکرێ بڵێن کاتێکە گەنجێک بەهرەیەکی هەیە بتوانێت خۆی لە ڕێگەی تەکنەلۆژیاوە کە ئێستا بابەتێکی سەردەمیانەیە بتوانێت خۆی فێری ئەو بەهرەیە بکە کە خۆی حەسیلێتی ئەرەوەڵا هەر ئەمریکی مۆسیقا بە نەکرد گیتار هەر شتێک بێ ترانس بێ پیانۆ بێ هەر شێ بێ هەستا لە ئینترنێتە ئەوەنە دەرسوشت هەیە هەموویشی بە فری پێویست ناکە هەر هیچ بکەیت هەر خۆ خەریکی بۆ ڕۆژانە 2 ساعت خەریک بە چاکیش فێرەوی باش هەر بەرهەمێکی نوێ میوزیک کە لە دایکە بێت پێویستی بە هەستێک هەیە پێویستی بە چیرۆکێک هەیە باسی نوترین بەرهەمی خۆتمان بۆکەی وە لە چه هەستێکەوە ئەم بەرهەمە سەرچاوی گرت وەڵاهی بەرهەمەکانی کە من زیاتر ئەسفیەکەم لەسەر سالی هێڤی مەتڵ و مەتڵە کۆنەکان 1970کان و 90کان ئەو سالانم زیاتر حەز لێ بەلامەوە بۆ ئەم ستایلانە وەڵاهی بۆوان ئینفلوئنسم کە گەورە بۆم زیاتر ئەوانم لەگەڵ سالەکەم نەچوو کە حەزمە گوانی سەریع و ئەم شتان تەکنیکە سەریعەکانە زیاتر حەزمە کوردوشت زۆر نییە ئیتر ئەوم بەلاوە زۆر خۆش بێتتر زۆر گەم لە باندە کۆنەکان کرد مەتاڵەکە و بلاک سابەت و ئەمانە ئیتر محاولە مەکرد خۆمسەڵەکانی ئاسکەمەوە لە ماڵە گەم لێگرت ئیتر ئەوە دووەنە زیاتر حەزم کام ژەنیاری بیانی هەیە کە گەرمیان زۆر حەز بە گوێگرتنی موزیکەکەی بکات بەڵێ هەڵامەژنێکی چاکەن بۆ نمونە باندەکەی ناوی گەنزن ڕۆززە گیتارستەکە ناوی سلاشە کڵاوێکی لەسەر قژولەکە ئەوە بڵێن یەکەم گیتاریستەکە زۆر زاماژیم پێ و زۆر ینی بۆنی ئەوە تقریبا چۆمەسە ئەلکتریک گیتار دەستخۆش گەمنەوەگرت تاوان میوزیکێکمان پێشکەشەکەی بەڵام پێشەوە پێم خۆشە پرسیارێک بکەم لە کاتی پرۆگرامێکی ڕاستە و خۆیان چۆن ئەم میوزیکە پێشکەش ئەکەن بۆ ئەوەی کا بە باشتری شێوە بگاتە بەرگوی بینەران لە پرۆگرامێکە ئەگەر باند حاضر نەبێ بۆ نمونە هەر گیتاریستێ بۆ خۆی بێ
ئەو کات ئێمە درامس و گیتار وشتەکان بە باکین تراک لامانە لە پشتۆ پلێکرێن تۆ بەس گیتارەکە ئاساکەیت وەکو درامس وشتەکە وەکو باگراوندێکی لێبەی چۆڵ نەبێت چۆ گیتارەکە خۆی بەتەنیا ئاسەکەی ناکرێت خۆش دەرناچێت باشە کەواتە بەئێستا ئێمە و بینەرانیش گەمان لە پارچێک موزیک بێت فەرموو تا ئەم ئێساسەکەم ناوی تۆرنیدۆ ئۆف سۆڵزە هی باندی مەگەدەث دەست خۆش فەرموو بژیت. کاندان خۆش بێت دەستە خۆش بێت کاگەرمیان کاگەرمیانەوە لە کاتی کۆنسرتەکانە لە بەتایبەتی لە دەرەوە خۆیان خوارەکەن و ئاوا حرەکاناکەن و ڕاستەکەی ئەگەر ئەوە نەگەی چی وڵای خۆی ئەوە بکەی خوجانترە لەگەڵ منە ئەوگۆرانیانە بەس ئەگەر بۆ منە دانیشت بیاوە بنیکە هەر دانیشتی بۆی ئەگەر بێشێنە کەشتە زەفراوان بێت ئەمێز و شتەش لەوانەیە ڕێگەی لەوە گرت بێت هینیش بێ وارەکەش وای لێز بێ لێ قاچە نەگیرەکە ئەژڕێتەوانە بەس ئەجربێ گیدارە سمەتڵەکان ئەو جوڵۆشتانە زۆرەکەن چ قژیش درێژ بە خۆشایە کاگەرمیان ئەبدێت نوێبوونەوە تا چەند گرنگە لە هەموو کارەکە بەتایبەتی لە میوزیکە تا چەند گرنگە وەڵاهی زۆر ئەبێ دائما تازەکە بکەی باشە لە مۆسیقا ئێستا بۆ منم ساڵانێکی خۆم ئەسم کردێتەوە ئێستا ئەگەر لە ئەستەکەری وەکو ئەستەکە ئەسم نەکردێتەوە گۆڕیمە تەکنیکەکانم گۆڕیەوە ئیفەکتەکەی و سالی ئاسکردنەکەیم گۆڕیەوە هەمووی تایە هەر خۆر حەز دائما کەشێکیش ئەستەکەم و حەز ناکەم ڕێک لە ساز وەکو خۆی بکەم من تەشێکی خۆمی تابێ تۆ زەبی گۆڕم شار زۆر باشە هەموو ژەنیارێک پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئایمەرەکەی خۆیان هەیە گەرمیان چۆن باسی ئایمەرەکەی خۆی کات ئەڵاهی زۆر زۆر پەیوەندەکەم باشە لەگەڵ ینی زۆر لە ژیانی گەرمیان بینی دەرەوە ئێستا هیچ شتێ نەکەم هەردانی شەماڵەوە تاو هیچ شتێ نەکەم ڕۆژە ناڕوە ینی شوای پێم سەعادە ئەمە عەسنەکەم ناتەم لام نەبێ گیتارەکە ئەوێ دائما لام بێ زۆر باش زیاتر بە تەنها کارێکی یاخود باندێکی لێرە کاری لەگەڵا وەڵاهی لەگەڵ باندانی مەسا زیاتر بە تەنیام چکە ئەو ئیشەی کە من یەکەم لەگەڵ باندەکان یارە ڕێک ناکە ئەم هێڤی مەتڵوشتانی من یەکەم بۆیە خۆم بە تەنیا ئاساسەکەم پۆست مەکرد تا شوای پێم ساڵ بەرسا وەسڵام اینجا ئەم یەک دو مانگە دیسان دەستم گرەوە پۆست تر بەتام هەفتانە هەر خۆم بە تەنیا پۆستکەم و ئیتر تا سۆفە باندێ شتێ پێیاوە کاتاتوانی بە باندیش باشە لە ڕووی تەکنیکی کارکردنەوە هەور تاڵ داوە بەردەوام ئەم کاری کە تازەترین کارتە و بەرهەمی هێنیت لەگەڵ کارەکانی ڕابردووتە جیاوازی هەبێ بەڵێ ئەم دوو ئاخر بەرهەمی کە کردومە ژانڕاکیان زۆر فەرقی هەیە دانێکیان بڵین فراش مەتڵ ناوە هی باندەکان زۆر سەریع و تەکنیکەڵە ئەوەی تریان هێڤی مەتڵە ژانڕایەکی تاواتی دیفرنتە سۆڵەکەی کلاسیکە زیاتر لەگەڵ مەتڵات تەکەڵ کرا میلۆدی و شتەکەی ئەسا هەر کامل مەتڵە بەسەوەی تر کلاسیکیش لەگەڵایە و تۆزە خەوترەوە زیاتری مێلۆدێکە هیچ موزیکی ترمان ئامادەیە بۆ بەرنامەکە وەڵاهی بۆ بەرنامەکەم ڕۆ هەرەوە دانە ئامادەیە هەرەوە ئامادە بوو ئەڕەوەڵا ئەمە دانێکی ترە زۆر باشە کەواتە ئەوەی تر کە ئامادەیە فەرمون بە ئێستا ئێمە بێدەنگە بین و با گیتارەکە قسە ئەمە نەی مستەر کراولیایی ئۆزی ئۆسبۆرن فەرموو
باش خۆش بێت دەست خۆش چەندین ماڵی میوزیک هەیە لە سلێمانی بیت لەوە نەکرێتوانێکە تۆش ماڵێک دروست بکەیت و فێرخوازان بێن لەوێ فێری ئەم تەکنیکە نوێنانە بن وی ئەمانجای بن بە باندێک و بێکۆ کار بکەن وەکو دەورە یعنی وەکو دەورەیەک وەڵاهی بیرم لەکردەوە دەسەر شوێنیشپیان وتم ئێتە بیرم لەکردەوە بەسەر جواب ناونێتەوە جواب ناونێتەوە شتا پێیان بڵم بەس پیان وتم بە سێ چوار شوێن پیان وتم بۆ دەرسوتنەوە و دەرسی خصوصی ئەم شتانە دەست خۆش بە کاگەرمیان زۆر خۆشحاڵ بووین شتێک بێ لە کۆتاییە بتوێ ئاماژەی پێ بێیت وەڵاهی ئەوە خەڵک زیاتر هەڵوا لەگەڵ مۆسیقا چکە ینی بەجددیتر هەڵوا لەگەڵ لە چکە خەڵک هەیە سا زۆر لێرە بۆ نمونە ئەمەدی گیتارێن هەر شتێک هەڵەگرێ هەر تۆزە بیسیک فێرە بێ و ئیتر دوای وازی لێ نامێنێ ئیترمێ زیاتر هەڵ بما تۆ زیاتر پێشکەین زۆر باشە پلانە پرۆژەی داهاتوو چییە؟ وەڵی هەنە مۆسیقای تری باشم حازە کردە لە داهاتوە بەتان پۆستیکەم ئیتر ئەگەر ڕۆژێکی شڕایکەوە بە بەندێکۆین لەگەر ئێرە و هەمی ئەسفەکەینەوە بۆتە زۆر باشە لەمایان داهاتوە کوردی تیابێت تیابێت شی کوردیشی تیابێت هەر گۆرانێ ئەنیکە ئێستا هەنیان کۆنەکان و ئاوە تازەیەکەمەوە مەڕنایزەکە زۆر سپاس ئامادە بوون زۆر سپاس